بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم. خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی دێخوان هاتینەوە خزمەتان. تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله. خۆشەویستانم، ئەم جارەش لە گوندێکی ڕەنگین و جوان و سروشتێکی جوانی ئەم کوردستان و ئەم نیشتیمانەین، ئەویش گوندی زەڵەڕەش لە ناحیەی وەرماوە سەر بە قەزای شارەزور لەگەڵ هاوکاران و ستافە ئازیزەکەم هاتوونێتە ئەم گوندە ئێوارەخوان و ئیفتار بۆ ئەم گوندە ئازیزە ساز دەکەین بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشین. بەرنامەکەمان ئەنجامە دەین لەم گوندە جوانەدا کۆمەڵێک گفتوگۆ لەگەڵ گونشینان، کۆمەڵێک قسە و باز دەکەین لەگەڵ گونشینانی ئازیز. هەڵبەت دوای ئیفتار و بەربانکردنەوەشمان مەجلیسێکمان دەبێت و کۆمەڵێک قسەی خۆش و کۆمەڵێک باز لە گوندەکە و باز لە ژیانیان و قەدیم و جاران و ڕەمەزانی جاران و کۆمەڵێک قسە و باسی زۆر بەچێژەکەین لەگەڵماندا بمێنەوە. هەڵبەت ستافە ئازیزەکەم پێم دەڵێن کە ئەمە دوهەمین بەرنامەی ئەم ساڵ بێت لە مانگی پرۆزی ڕەمەزانی ئەم ساڵدا. ئینشاءالله بۆ ساڵی داهاتوو، بۆ ڕەمەزانی داهاتوو ئەگەر بمێنین پشتیوان بەخوای گەورە کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک شتی جوانتر دەکەین پشتیوان بەخوای گەورە. پێکەوە لەگەڵماندا بمێنەوە، پێم خۆشە بچینە نێو گوندەکە و گوندەکە ببین و کۆمەڵێک گفتوگۆ و کۆمەڵێک قسە و باز بکەین سەبارەت بە هەم گوندەکە هەم لەگەڵ جوتیاران و خەڵکی ئاواییدا قسە بکەین. فەرموون. مامەگیان سەلام عەلەیکوم. تەنسی باشە؟ حاڵە حاڵی تۆ؟ بە قوربانەوە. تۆ چۆنی باشی؟ سەلامت یاخوا. بینیمی خەریکی باخەکەت بوویت، بزانم خەریکی چێ؟ خەریکی ئەم دارانەی وردەوردەوەی تر ئاوە بێئیشی مڕۆ لەش ساغ بەیرانە و تۆزی ئەم دارانە هەر بۆ جوانەی در نێژامە هەڵپاچینەوەت کرد بوو وەڵاهی هەر ئیمڕۆ خەریکی ئەوانین بەڵێ لەش ساغ یاخوا بێەوەی سەلامەت و یاخۆیەوەش بەخێر بێنێ. قوربانم. کەش و هەوا و خاکی چۆنە بۆ باخ و کشت و کاڵوانە؟ وەڵاهی توەزیێ بۆ باخ هەڵ ناکەوی هەڵ ناکەی ئاراوەڵایی زیاتر کشت و کاڵ ئارا بەخوا هەر فەلاعەت گەنم و جووە و نۆک و کاڵک و ترۆزی و ئەم شتانە ئەیبینی بۆ شتانە ئەیبینی. ئاراوەڵایی بەسەوە ما خاڵۆم 6 ساڵە و میوانیان لەو لەوبەرەوە هەر شتێکە مەگە بێزم بەش خۆشیان ناکە. وەڵای هەر هەڵ ناکەوی. ئەم جارە وشکەدەی میشار ئەم بەرازە فێری بووە ئیبادەیەکە هەیە لەم ناوە حال لەوانی زەرریاوە لە باخ و وەڵایی هەر تریە و کاڵک و ترۆزی و نۆک و مەرەزە ئەمانەوە خوارەوەڵا پێ کاتێک کە پێ بگا بەڵێ ئاراوەڵا کاڵەکە دەنگ ناکە هەتا تۆی تێگە کە تۆی تێگە تێبەرەوی. ئەی بەچی ڕێگری لێکرێت چی بکەی؟ قوربانی دەمەگە لە ناوێ حرەسیاتی بووری وەتفەنگ و تەقەی لێ بگەینا ئەوەنە زۆریش بووە خەرێگە لەوەیشان نامێنی نایڵم بیکوژن. فەلاح ئەوە چەندێک ئیشە کات و چەندێک مەقام بارگە و عەرزە لەو بەرۆکرد مەکاڵەکە ئەو وەردە ڕەشە تۆ ئیسفادەی لە گدۆ من ئیسفادەم لێ نەکرد. ئارە بەخ جامەش ناکرێتەوە بەردەوام حرەسیاتی قوربان حرەسیای ژێگری خۆ نایڵم بیکوژی نابێبیکوژی یەک بەراز ملیۆنی غەرامەکەی. والله ڕاستە. ئێجا ئەوان کە ناژێڵە مەسەڵەن حەلێک دۆزنەوەی کە فەلاح جوتیار زەرمەند نەبێت. قوربانیان بەخوا حەلینی حەزەکەن فەلاح حەریکی نەمێنی. ڕاستەکەی ئەی تۆ بەراز بەرام نە گۆشتی خۆری نە بە عەمەلی چتێتی بەراچی ئەگەری زەبرا گوڕ و بەراز و چقەڵ ئەمانە حەزەرە لە میلێتەدا نەک لە ئێمە هەل خۆ ئەگەر ئیسفادەیەکی بۆە قەینەوە نە گۆشتی خۆریەوە نە حیج و والله وایە ئەی دەروەڵا قوربانیان نایڵە نەبی کوژیل و نەڕاوی بکەیت و لەش ساغ یاخوابیەوەی زەویەک و خاکێکی بە پیتە حکوومەت هاوکاری جوتیارانی کردووە لە دەرمان لە وشتانێک کە پێویستیانە بۆ نە ئەشەوبیلا 250 من خۆم فەلاحم 250 یان لترە دەرمان نە 250 نەکوت هیچ هەر گەنمەکەشمانداوە لە پارەگۆ بەخوا 250 من وەرنەگردو. ڕاستەکە.
ماما جان السلام عليكم بقربانه تمسي باشا يا اخويا خير احوالي تو لا واسطه والله باشا ما قربانه وما قربانه تو توني ماشي يا اخويا خير سلامتي يا اخو سلام اقر رمضان توني الاخويا بزي حاله حاله ماشي شكون الاخويا خو باش بي قربان تمسي يا باشا اخويا خير بي ما قربانه يا اخويا خير سلامتي يا اخو قول يوم بس كنت تو كنالي بيامي يا تبع اخويا يا اخويا خير بي ما قربانه قربانم هلم قندوي جنابه بلا ولا خزبته باش ساق يا اخو قربان باسی گوندم بوو کە بەتایبەت ڕەمەزان جاران چۆن بوو ئێستا چۆنا والله باشا شكون الاخويا بزي خوا بەزیێ يسا باشا شكون ئێستا باش جاران أنا هیلاکەت و مانوبوونی زۆر انا بووە والله ام توزيم حربه ناخۆشی کرد خوشي كذا انا خەڵک دڵە ڕاوکەوەی هەیە زور تەسیریشی کردوتە سەر ئێمە زانی والله الراس گوند و والله هەموو شوێن اخويا راسك وای گەور ڕەحم کە ئینشاءالله تبنى بخوف يا اخويا سلام دیاخوا والدنيا مباشر والله وایە والله الاخوة بزيا اشكرك كسي تيرو برو لەخوا الاخوة بزيا خمس يزور هەر وەڵا او ساكا وانا مۆساکەوانە نعم بخوا. فەقیری و ئەوە ورا وانا بخو واسال الاخوة بزيا مسلمان كسي زيادة حول ابو نيجو امان والله وایە انا والله بەدەم یەکتریشەوە الحەمدلله الاخوة بزيا یعنی وەژەر انا خۆی والله تەسیری هەیە والله زور برخي كده والله جاران بە فەلاحەت و ئەوە مەشغوڵ بووی سەردەمی والله. گەنجی و ئەوە انا والله ناڕەحەت أنا نەبوو بخوا. وەداس ئەتان کرد ورا وخيار والله خلا وداس وي. ما ين تو وقا ئای يسلو ولاخو قا والله ناڕەحەت سلا خواب زياوي مش يزور والله ئێستا زۆرە هذا عشان خلا دوري جو لا حل دو خلا دوي خلا كو هنا دوي كاكتك کاکوتەکە انا خوازن اي كاتا كرة ساعة عربانة وكرة شيخ وكرة جا كرة خلا زور ناڕەحەتیش بۆ لە چلەی هاوینە ڕەمەزان بوو بێ هاوین بوو بێت و گەرما و بخوازار رمضان أمريكا إنه ناوي نيجيريا ناو مشغولة ودروسو نواسەکەی أنا والله والله سلا ناڕەحەت خواب زيادة درويش نما يسجل رمضان قاسي الزور خوش كاتيكي خوش ئەرە وڵا کاتێک نتيجة تبي نبرسي تبي نەوەڵا ئەوەی خۆشە أنا والله الزور خوش والله فارسي وجمنا كده خوازاني يقرو جملة لخوارده لەخوا بەزیێ خواب زيادة بەس بە پارشە بکە ئەگەر بتوانیت زختي شمية همو رجع في نحبه والله. أو خد تايس تام نكده وڵا ڕاستە أما تام نكده وڵا وەسیحەتیش باشە أنا بەخوا. بخوا روزو. يعني جيان شو جو شو باش ئەیوانە أنا والله جانا زخت برزو كاغا وانت كاغا زنجي كي خواردنا وڵا ڕاستە بخوا جاو خواردنی جاوە وزارانیش نییە خواردن نا والله خواردن والله. ئێستا جاران تشيو. کوردی سويري وشوري زخرا وزخت وڵا وایە أنا والله جاران ئەگەر چەوریژە بووە خۆماڵی بوو أنا والله ئێستا وان نییە الأخوة بزيادة یاخوا سەلامەت بی و يا تا أخوة قوڵشە خير بە قوربانی الأخوة خير ئامەگیان خوش خۆش خزمته ساقم خزە لێمە الأخوة خير دەست و چاوە خۆش بێ قرباني چاوەکەمی قوربانە سەلامەت بیا السلام عليكم دايكا يا ماشي اخوة بخير تمسي باشا سلام وتشاو على حالي تو وما قربان قرباني والله بينيمي ما كدو شفت ما تزغسي لقلام يا اخوة بخير بين قربانة. تشاو وما قرباني قرباني سلامت بيا اخوة بوم باسكي لقل رمضان اتوني والله الاخوة بزيان وخش الاخوة زيادة الاخوة الله من خوش ما شاء الله حزق الرمضاني والله كشواكي خوش خوش الاخوة بزيان جا لقل خوش يا بركتي خوي هي لا والله يا اخوة سلامت بي جنابتان ليرات شيء كان روجانا بتشي وسرقالة شلون ايشا كانت دابشا كان والله ايش كان رجل وجارات بياني وارتين اخوة خلقي والله كانوا ايدو الشيدو أيدو لا والله ناسكي إذا بياني زور في أمنكم
بیدۆشم خۆی ئەمژێت و گوێرەکەی نییە بە ئارە وەڵاوە بێ گوێرەکەی دۆشم ئەبێت فریای بکەی ئارە بەخوا خۆی ئەمژێت و وەڵا ڕاستەکەی ئارە وەڵا ئەی پەنیر و دۆ ئەوانە چۆن چۆنی وڵا بەس دۆکەیەکەین و ئەیسە ئەی دۆشم وەیوە مو ئەی پاڵێ و مویتەرە گەردیەکەم و ڕاستەکەی جارانی ژەر چیتان لێ کردشی هەر دۆ بوویان پەنیر وڵی هەردەم کردەوە پەنیر تایسە شتی هەر دۆ و ماستو ئارە وەڵا کەری خوانێ برە ڕۆن لەخوا بەزیای ئەو کەرێ و ینی جاران تاموچێژی زۆر خۆشیە خۆشی سیش خۆش ئێستا ژەر خۆشە لەخوا بەزیای سیش خۆش پاکو پختە بیری تێنە وەڵا تاکیید بۆ باسکەی جاران چۆن چۆنی بوو خەریکی چی بوو مەشغەڵەتی چۆن بوو بەخوا زانێ من شوم کردوەتم دێ هەتا ئیسە دێ خەریکی حیوان وڵاق هیلاکەت نییە ینی بەس ڕاهات نیشانی ئەوەیە کە وڵا ئیتر فێر بوونی فێر بووین ئەوترێ خانمانی لادەیان پیاوان ئاوا مەشغەڵەت نەبن بە ئاژەڵ و زراعەتوانەوە لاەن تووشی نەخۆشی بن ئاسوانە وەکوانی شار وڵا ڕاستەک سیاحەت باشی بەشێکی وڵی خۆش ئیتر وەگێتواتە نێژی فێربوون فێربوون دە خۆشە بەسەر حەزەکانیم تی بێمە بۆ ناوێن و بڕۆمەوە تر حەزەکەم وڵا هەر ئەو جوڵەیەش بۆ خۆش هەر باشە ئەرە وڵا خۆشە ڕۆژێ دوو سەجاتیتە خوارەوە تێتە ناوێنەوە هەر خۆشیشە لەوە ڕووینی باشە ئێرە ئەوە بەخۆ بارانی نی نیەتی بەزە ساڵ الحەمدە تۆ زەگەر باش لەخوا بەزیە باش و بەشکەم پەنا بەخوا بەرحەمەتی بوارێنی وڵا ئێمە هاتووی بەنامەوە خەریکە سەگەی ورتۆ بارانە بارێ بەشکم ئینشەڵا ڕەحمەتمان هێنا وڵای دە پەنا بەخوا قومی خێر و ئینشەڵڵا ئینشەڵڵا قوربانی تۆم دایگیان دەست و چاو خۆش باش کات نەگرم خۆشحاڵ بووم لەگەڵ یەخوا بەخێر بێن قوربانە خۆش بەڵازانمان ئازانە لێرە دانیشتم پێم خۆش و کەمێک گفتوگویان لەگەڵا بکەم و کەمێک قسە بکەین سەبارەت بەم گوندە و بە ژیانی خۆیان دایکجان سەلام عەلەیکوم عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوهو حاڵ و حاڵتان بەخێر بێ با قوربان ئەخواڵی تۆ لەگەڵ ڕەمەزانە چۆنی وەڵڵا حەمد و ستەنا بۆ خۆی گەورە باش لەخوا بەزیاد حەجیان تۆش باشی قوربان حەمد بەخوا مەمنونی خوای یا خوار باش مەمنونی خوای با قوربانم یاخوا بەخێر بێن سەر چاو سەر سەرمان بۆ گوندە خینی جێلانەکەمان یاخوا هەراوەدان بێ یاخوا بەرەکەتان هاوردیەوە نمونەتان زۆر وێ ئینشەڵڵا وە قوربانم یا ڕەبی بەخێر بێن سەر چاو سەر سەرمان قوربانی تۆ حەجیان ئێمە لای جەنابێ هاتووزە قسە بکەم لەگەڵ دای حەجی قوربانم سەلامەت بی یاخوا باسی گوندەم بۆ بکەی هەر لێرە بووی جەنابێ نا وەڵا لە قەراغ لە قەراغ بووی مەڵێ هاتن بۆ ئێرە ئەرە وەڵا ڕاستەکەی زیاتر خانمان لێرە بە چیوە سەرقاڵە بن و باسی جارانم بۆ بکەی لەگەڵ ئێستا و خوا جاران ئەو نارکی گران و خوا قەزا و خالم نەرچی ئیشەیەک وەڵا ڕاستەکەی ئەرچی پیا خەری واژیت خەریکە بوو ڕاستەکەی ئیتر درەوە و داس و کێشە و گێرە و مەڵوانان و ئیتر ئەوە خوانێ بڕە حەیوان و وەڵاخ و ئەمانەمانە هەمی کردو زۆری وەدەست کراوە ئینەکە نەبووە زۆری وەدەست کرا لەخوا بەزیاوی ئێستا حەمد و سەنا بۆ خۆی گەورە ئەمانە کارەسانیە هەمێ بۆ تێتە ماڵ وەڵا ڕاستەکەی ئەرە وەڵا خوام کاوە خوا سەلامەت بی حیوان واژەڵشتان هەیە لەخوا بەزیاوی مامانەی لەخوا بەزیاد چۆنە بەرهەمی شیر و ئەوانە ساڵیان بەرەکەتی جاران زیاتر نەبوو لەگەڵ ئێستاە حەمد و سەنا بە خۆی گەورە هەر باش هەر باش الحەمدولێ بە قوربان خوا لێ ڕازی بێ دڵە خۆشە لە گوند زیاتر لێرە مرتاحتریان لە شارە کوڕە بەخوا شارم دێنێ بۆ خۆم ناچم ئارە بەخوا هەر حەزم لە لادی وەڵا ڕاستەکەی خوا قەزا خوا سەلامی حاجی تۆ چیڵێ حەز لە ڕێزی تایبەتی هەیە وەڵام منێرە قسەی باوک مشکانی سەی خۆمە تاوانبارە زانم ئەوی مەچۆرە بۆ لادی وتم بەخوا حەزەکەم بەیانی بڕۆمە ئێوارە بمرم بەز لادی وڵی ئەویسی لادی ئەرکی گرانە و مڕ و دانیشە و شارەکە مرتاحە و پاک و تەمیسرە و میشودم بەخوا ئەوەر تۆ دڵم تەسیر نەوێ و دی بەخۆ من خەمی تۆمە میشتم بەخۆەوە یان ئەوەنە دڵم وەلادێکە خۆشنی ئەوەنە چونکە وتم توێ لە شەریان کرێکاری بکەم یان ئەوێ مناڵەکان بێژم تەکلیف بکەم لە دۆسێکی وەکو جەناب و ئاکۆرە حرەسیەکەم بۆ دۆزۆ ئام وحدانە دوونانفە علاگەیەک و بڕۆ بەلای بینایەک هەتاکی بەیانی بەیانی لەو لاوە بێرۆ بۆ ماڵ چی ئەچێ کۆرە لەخوا بەزیاوە پاشاژیم چییە پاشایەکە وڵا حرەسی بینایەکم لە گردی شێمحێدین یان لە گردی بامەیارە یان لە سەرچنار ئەخۆ ناو شارانی ئیتر حەمد و سەنا بۆ ئەو خوا کە هاتمە تۆ ئەیرا مەمنونی خوا من مەمنونی خوام ئازایی منی ڕەحمی خوایە
ژیانم هەیە و ئیدارەم هەیە و کوڕەکانم چاکە و براکانم چاکە و هەوماڵەکانم چاکە و قەومەکەم چاکە و ڕێز و حرمەت و دێنی و سەردان و قەومایەتی وەملاولا و ئیتر بۆ 10 ساڵی شەوێ من وحاڵ سەرگوریەکی بچووکە گرم ئەجر وەقسەی کوڕەکە بکەم ئەو شەناکە هەر ئەسوورێم و بۆ خۆم و خۆیا ئیتر واشی لێ کردیم شکو تووکەم تاڵ نییە ئەوەر تووکەم تاڵێ کەس مەرحەبای منەکە من چی بکەم کات دەساتمەیە زەلامی نەبینیەکە و دوێت تو کەلامی خوا دوور کۆرۆ لێبرا ڕۆمە بۆ فەساڵە فەقیرە زەرریشی بۆ خۆی کەس حەڵگیزی لە چارەی نی بەس مەمنونی ئەو خوام کە پیاوێکی وەی جەناب و مەرحەبایی مەکە ڕێزم خۆشحاڵبووی لەگەڵتان یاخوا لە دەستان خۆش یەمەم باسکەی پێنجشەمان و جومعان زیاتر ماڵە باوانوانە کۆ ئەبنە و کوڕەکان و کچەکان و ێنەوە خۆشەوە زیاتر بەخوا زۆر خۆش ئەرە بەخوا ئەرێەوە منێ شەوی ناڕوون ئەوەنە پێم خۆش ێوەرەکانم کوڕەکانم خزم و خوێش ئارە بەخوا لەخوا بە زیاوی ئێستا بسڵمانەوە تۆ تێ حەز دەکەم شەو لێرە بینێت بە قوربانی تۆ ئێمە زۆر ینی ئەو دڵخۆشین ئەو میوانداری بوونشینان و ئەو تێکەڵای زۆر خۆشە ئەخوا لە شارە یەک کە چایەک و ناخۆ ئەیخوا بەخوا نایخوا بەس لادیەکە بخوا دڵی چاکە لادیەکە لەخوا بە زیاوی ئینشەڵا خوا چاکشمان بوو ئینشەڵا پەنا بەخوای قوربانی تۆم دەست چاو خۆش بێ راكا شاڵۆگیان سلام علیکم حاڵی تۆ وەزت چۆنە لەخوا گەورە بەزیای لەخوا سەلامت وەڵا بینینی ڕووماڵاتە گوێنەوەتم با بچم وەلای شوانیەکەی تۆ جەنابێت خۆ لەش ساغ وەزە باسی شوانیم بۆ بکات چۆنە ئەچی بۆ شاخانەوە بێزار نابی خۆشایانی وەڵی تااقەتی لێ بێ خۆشە تااقەتی لێ بێ ئەرە وەڵە وە تااقەتە ئیتر ئەگەر تااقەتی لێ بێ ئەرە وەڵا خۆش ساعات چەند بۆ چەند بڕی وەڵایتی بەیانیان لە دوای حەودەریانەکەین ئیتر بۆ چوار ئەو کاتە ئەرە وەڵە باشە ئەم منتێقە شاخ و داخیلەوە ڕووینی باشە وەڵی باران بوارێ باش باران نییە بەخوات تۆجە خراو لەوێ زیاتر بە چی کاتەکەت پڕەکەیتەوە چۆن ڕوا هەرمەڕەکانە و موبایل وەڵا ڕاست باشە ئێستا بۆ شوانی ئێستا مەتەنێتینش باشە ئەرە وەڵا خۆیتەقەیە ئەرە وەڵە ئەی مەڕێکیان ئاژەڵێکیان نەخۆش بێ ئەزانی ئەرە وەڵی تر دیارە خۆی یەکسە دیارە ئەرە وەڵی ئەلحەمدان ساڵ باش بوو بۆ لەخوای گەورە بەزیایە باش لەخوا بەزیای وای گەورە هەموو لایەکتان پارێزێت بەرەکەداریشی کاکەی باجا سلام علیکم حاڵی تۆزی تۆ باشە بەساقەوە ئەم خۆم دەوسی باشە لەخوای گەورە شوانی ئەوە ئەرە وەڵا یاخوا لەش ساخوا بەخێر بێن سەرچەوە بە وەرزی زستان و بەرەو پایزوانە ناڕەحەتر نیان بۆ شوانیان چۆنیە کات وەرزەکان چۆن گۆڕانکاری بەس وەڵا ئیتر بەخوا ئیتر گەیدە مانگیانزە لە ماڵ ئیتر خزمەتیەکەی هەتا وەکو مانگی دوو تر لە مانگی دووە بەرەو دووە پشت بە خەژوکیەوە بەس وەکو لە وەرگاوی بەس ئینسا بەبێ لە هەوڵی بارانە باش وەریسە لە بندەیەکی مانگەکە نەباریوە تۆز یەکەم لە وەڕە ئەزیەت و مەیدەتی زیاترە بەشکم شەڵا ببارێن تەسیریە بێ لەوە ڕووەوە ئەرە وەڵا سەر جەوەکەشی سارد جەنابێت هەر لێرە بەم پیشەی شوانیوانەوە خەریک ئەرە وەڵا هەبوو خەریکە حیوانداری نوێتی شیشەی ترمانی بەڕۆژن خۆ ئەرە وەڵا لەخوای گەورە بەزیە ناڕەحەت نییە خۆ ڕەمەزان وەڵا ناڕەحەتەکە بەسی تر لەخوای گەورە بەزیە باشە دەپی ئەوە کاتەکەی ئەجروخێری شەش وڵاتی بەخوا بۆ شەشی یێوارە زۆرە وەڵاوە لەشتان ساغ ئەزەوەیە ئیشەڵا خێر و پاداشی زیاترە ئێوەک لەگەڵ ئیشکردن و کەسێک کە تا دوانزە بخەوێ بە ڕۆژە فەرقی وەڵا بەخوای ئەمەی دەر کە پارشی و ماکە حساوگایت ناخەوینەوە هەتا بەربانگەکەی وەڵا ڕاستە ئێمە قوربانی
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. دوباره سڵاوتانە بێ دازان و خۆشەویستانمان تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله. خۆشەویستانمان دوایەوەی کە ئیفتار و بەرنامەمان کردەوە لەگەڵ خزمانی عزیزی زەلەڕەش، ئێستا لەم مەجلیسەدا کۆمەڵی گفتوگۆ کۆمەڵی قسە و باسەکەین، باز لە ئاوایی و باز لە گوند و دەگەڕێنەوە بۆ ڕەمەزانی جاران و مێژووی ئەم گوندە ئینشاءالله پشتیوانی خۆی گەورە. دووبارە زۆر بەخێر بێن، زۆر سپاسان دەکەم، ئەزیەتان کێشا، یخوا بەخێر بێن، دەستان خۆش بێ یخوا. مامۆستا گیان بێم خۆشە بێ مەلای بەڕێز مامۆستا مەلا محسین باسی ئەم گوندەمان بۆ بکەی دینداری و ڕەمەزان لەم گوندەدا چۆن بەسەرە بن. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. داوا كاين لخواي قورو ميربان روجو طاعت وعبادتي همو لك خواي قورو ميربان قبولك إن شاء الله. بناوي همو خزماني قندي زەلەڕەش بەخێرهاتنی دەستگای پەیامی بەڕێزەکەین و وهروەها دەستگای بەخشینیش یاخوا بەخێر بێن سەر چاو سەرسەرمە گەورەیتان فەرموو کە تەشریفتان هێنا بۆ ئێرە و ئەو میوانداریەوە ئەو گەورەیە
کە ئەسڵ وا بوو ئێمە میوانداری ئێوە بکەین بەڵام ئێوە گەورەیتان کرد و دەست پێشخەریەکەتان کرد خی گەورە جەزای هەموو لە یەکبات و یاخوا الحەمدوللا ئەم گوندە بە دینداری و خواناسی مەشهورە و لەخوا بەجیابێ خەڵکێکی دیندار و خواناسی تایە الحەمدوللا لە ڕووی خزمەت گوزاری و لە ڕووی بەدەمەوە چوونی خەڵکیش و الحەمدوللا کەم و کوڕیان نییە لەخوا بەجیابێ هەر یەکێ بە پێی ئاستی خۆی الحەمدوللا خزمەتی کردووە و خزمەتی مزگەوت و خزمەتی قوتابیان و مەکتەب و ئەوە تا مامەسەعاری لە خۆشەویستیا بووەتە کوڕی ئەم دێ کە ئەوەنە مەحبوبە ئەم دوێ لای مامەسایان ئینشاء الحەمدوللا تەلەبەمانەیە لە مزگەوت و قورئان خوێن و دیندار و مزگەوتە بن بەڕێوە لەخوا بەجیابێ خەڵکێکی ڕوو لەخوا و هەمویان ئامادەی تەراویح و نوێژەکانە بن الحەمدوللا ئینشاءڵڵا ئەم شەو شەوی قەدرە ئینشاءڵڵا ئومێد دەکەین لەخوای گەورە و میێرەبان ئەم قەدرداریە بەس دەستگای پەیام و ئەم پیاوە بەڕێزانە کە تەشریفیان هێنا بکەوێ ئینشاءڵڵا خی گەورە قەدرداریان کە خی گەورە ڕێزیان زیاد کە ئومێد دەکەین سەرکەوتی دنیا و دوا ڕۆژ بن ئینشاءڵڵا و هەر دەستیان خۆش بۆ دەستخۆشیان لێ ئەەکەین لەم کارە مبارەکانەی کەوا هەستاون پێ قسووریان نەکردو لە هەموو بوارێکە الحەمدوللا ئەم پیاوە بەڕێزانە ئەم دەستگا بەڕێزانە کاری خۆیانیان کردو و نمونەیان زۆر بە و داوای سەرکەوتنیان بۆکەین لەخوای گەورە یاخوا بەخێر بن سەر و سەر چاو قوربان مامۆستایان باسی شەوی قەدر کرد پێم خۆشە باسی لە گوند چۆن بەڕێوەچ لەگەڵەوەی کە خزمان لەوانەیە هیلاک بن ماندوو بن بەڵام زیندوی دەکەنەوە شەوەکە الحەمدوللا بە پێی توانە هەمویان ئامادەیە بوون چ لە ماڵەوە چ لە مزگەوت و چ هەتا زۆر جار ئەچنە خوارەوە گەنجەکانمان بۆ مزگەوتەکانی هەڵەبجەی تازە و زەڕایانیش الحەمدوللا شەوی قەدردارە خۆی هەلێکە خی گەورە میێرەبان کە یاوێتی بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ساڵانەیە ئێمە 11 مانگ لەسەر یەک ئەم لاو ئەولا ئەکەین و کۆمەڵە شتمان لەوانەیە بۆ دروست بێ خی گەورە بۆ ئەوەی ئێمە عفو بکە بۆ قەڵەمی عفو بێنە سەر گوناهەکەمە ئەم شەو مبارەکەی دابەزاندۆ بۆ ئێمە بۆ تایبەتە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئومەتی پێغەمبەر خی گەورە بێ بەشمان نەکات لەم چەند ڕۆژەی کەماوە و تووشی ئەم قەدرە گەورەمان کا و تەمەندرێژمان کە هەتاوەکومانکە بە جوانی بەڕێکەکەین پاک بینەوە لای خی گەورە خی گەورە پاکێتی بەخشێ بە هەمومان ئینشاءڵڵا چاو خۆش مامۆستایان ئەزێتی کێشان کاک حاجیگامە مەلای جەنابەت باسی ئەم گوندەم بۆ بکەی هەر ناوەکەی زەلەڕەش بۆچی و ناوی لێنراوەجا وردە دەدێت سەر قەدیم و مێژووی گوندەکەش بە پشتیوانی خۆ یاخوا بە خێر بێن سەر چاومان جەماعەتی کەناڵ کە هاتوون و زەحمەتان کێشاوە زۆر مەمنونتانین و کە ئێمەتان وەسەر کردێتەوە ئەو گەورەیتانە بە جێ هاوردووە بۆ ئەم گوندە خۆگون زۆر بووە بۆی بچێت ئیتر وەکو خۆتان هەڵتان بژاردووە ئێمە مەمنونتانین و دەستخۆشیتان لێکەن و نمونەتان زۆروێ یاخێر بێن سەر چاومان قوربان ئەم گوندە کە ناو نریاوە وەکو زانیاری و معلوماتی ئێمە لەوانەیە شتی تری بوێت بەس لەوانەیە ئێمە ئەوە نەزانین ئەم گوندە زۆر قەدیم هەتا دوێنێ من خۆم زەلامێک باسی بۆ کردم حاجی شاب ملیڵاو ئەیو لە 1970 ئەم گوندە ئاوەدان بۆ خەڵکی تیا دانیشتوو بووە و گوندێک بووە لە ناولتە گوندە قەیمیەکانی شارباژە ڕاخەڵ ناوی بردووە ئەم گوندەکە ناوی زەلەڕەشت چواردەوڵان ئاوی هەیە ئەم چەمیشە وە درێژایی ئەم چەمەکە تێتە خوارۆ ئاشێکی زۆری تیا بوو هەتا ئەچێ بۆ ناوقەی دەشتەکە شوێنی ئاشەکانی پێوە دیارە و ئاویشی کردو ئاویشی کرد ئەو کاتە ئەم گوندەی سەرڕێیە وەکو سەرڕێ بووە گوندێکی زۆر قەدیمە لەم منتیقە و مەشهورە ئەم گوندە چواردەوریشمان هەر ساڵێک عەشایی کەمی ئاو زۆروێ زەری زۆرە زەلێکی ڕەشی سێکوزەیە ئەمان باسی ئەکەن ئەڵێن ئەوشەم دێ ئەوەش نییە نازنامی تری هەیە بەس ئێمە معلوماتمان لا نییە ئیتر هەموو بۆ قاپی ئەو خوش میلەتەکەیش و شعبەکەیش هەر کەسی هاتە هەروە تەمای کاسبی و میلەت پەروەری و دانیشتن و بەرایەتی و تەفایی ناو یەک بووە هەر کەسێکیش هاتە وەزووشۆ وە ئیسەیشۆ مشکیلە و کێشەی بۆ دروست نەبووە وە گەرم و گوڕی خەڵکۆوە دەمیوە ڕێزی لێگییاوە چەناها ماڵ لە کفریە لە کەلارە لە دێکانە لە بانی کرد زەلام هەیە دۆست هەیە ناساو هەیە ئەڵێ من وەختی خۆی لە زەلەڕەشا بووم لە زەلەڕەشا لە دایک بووم زەلەڕەش شوێنێکی دێکی زۆر قەدیمە وەکو قەدیمیشە ئیرادی خوا وەختی خۆی ئەم دێ بەزای جاافشی تیا دانیشتووە ماڵی حسەین بەی جەماعەتی مەحبوباشای جااف ماڵیان لەیرا بووە لەم زەلەڕەشە بووە ماڵ حسەین بەی لەیرا بووە لەیرا باری کردووە چۆ بۆ هەڵەبجەی کۆن ئیتر ئەم دێ حەمد بۆخوا چشی تیا هاتووە زلامێکی تێ نەهاتوە کێشە و مشکیلە بۆ خەڵکەکە و دیەکە و چواردەوەرەکە دروستکە هەموو چواردەورەکەیشمان ئیتر ئێمەش بە پشتیوانی خوا و
بەهیمەتی ئەم لایەنانە بەڕێزانە کە کەوتینە منتیقەی شۆ کاک فازیل کە مدیرڕەحەی زەڕایەن بوو حەقیقەت کۆشیشی چاکی کرد بۆمان مەکتەبی ئەمە سەرەتاییمان هەیە مەکتەبی ناوەندی بۆ هاوردی خەسخانەمان هەیە کارەبامان هەیە جادەی قیرمان هەیە بەڕاستی ئەو وتی من کارێک ئەەکەم بە شەرتێ وەدەم و بێن ئەم دێ لەیرابی وەکو سنتەر وایە ئەم دێ هەر چوار تەرەفمان دێ هاتە ئیسە تەلەبەی قوربانی سەروم لەیراوە ئەمە کۆڵەبیە و چەموژاڵەیە و کانیێسکان لە لەم شانەمان لەسەرمان و بەردەکەڕە و کانیتووە و کانیێنگیرە و سێتەڵانی سەرووە و کۆرەی بچووک و گەورەیە و ئاوەکەڵە و دەرۆن فەقرە هەتا دەرۆن فەقرە مناڵیان تێ بۆم دێمەوە خوێنی لە خواری شۆە ئەوە جۆڵانەیە و کانیێمزەی و ئەحماوا چۆڵە کانیێمزی و تێتۆ خواریشمان زەڕایەنە کەچینە ناوی ئاوا چواردەفان ئەم دێی وەکو سنتەر وایە لە ناوەڕاستایە ئیزەم مناڵی ئەو سنفی پۆلی لە 6 بەرە و ژوور تێت بۆ ئەیرە هەتا 12 ئەنی گوندەکانی تر هیچ گوندەکانی تر ئیتر حەمد بۆخوا دێکە وەکو سنتەر وایە شوێنێکی بێکێشەیشە حەمد بۆخوا شوێنێکی بێ مشکیلەیە میلەتێکی حەمد بۆخوا تەفاومی یەکی هەیە تەفاومی قەومایەتی و کەسایەتی و هاتوچۆ و علاقەی باشە دەستی خۆش و زۆر مەمنونی هاتنەکەتانین کە ئازیەتان قوربان ئێمە لە خزمەتانین چاوی ئێمە برای گەورەی چاوکار خۆدای بێمە لای جەنابەت وەک ئەنجومەنی گوند پێم خۆشە باز لەم گوندە بکەی و لە ڕووی ئیداری و ئەوە کوێتە کوێ شوێنی جوگرافی بزەڵە دەکوێتە کوێ بۆی کە خەڵکی بینر بزانێت بەخێراتنی ماکی پەیام و بەرنامەی بەخشینەکەم بەخێر سەرچاو بۆ گوندەکەمان گوندی زەلەڕەش سنووری گوندی زەلەڕەش لە کاتی خۆیان سەر بە ناحەی وارماوە بۆ کاتی خۆی بەس ئێستا سەر بە ناحەی زەڕایەنە زەڕانش سەر بە قەزای شارە زورە گوندەکەمان لەسەر سنوورە ئێستا ڕاستە حاجیش باسی کرد لە ڕووی ئاوەدانی و مەکتەبوانەوە ئەو باشە خزم گوزارەکان لە ئاسپێویستە لەخوا بە زیابێ عنی بەڕاستی باشە وەکو کاک حاجی ئاماژەی پێدا هەمووش ئەو شتانە کە کاک حاجی با دوواری نەکەینەوە ئەوانەمان هەیە لەخوا بە زیاوێ بەڵام هەرچیەکی تریشمان بۆ بکرێ ئێمە هێشتا کە هەر بەزیایی نازانین لەبەرەوەی ئەم دێ ئێمە مزەحیەکی زۆر بۆ لە کاتی خۆیان لەبەرەوە ئەگەر حکوومەت دەسڵاتی ئیمڕۆ هەرچێکمان بۆکە ئێمە بەکەم ێزان ڕاستە باسی ئەوم بۆ بکەی وچێت ینی خزمەتێکی لان زۆری کردبێت لە ڕووی شۆڕشەکانەوە لەوەی کە شەهیدی هەبوێ ڕاگوێزرابێ بەڵێ گوندی ئێمە وەکو ڕاگوێزان تەبعاً کاتی خۆی لەژێر تۆپ و تیاری حکوومەتی بەعسا بووە چەند هەزار ئێمە منداڵ بووین ئەم دێ دراوەتە بەر تۆپ و ڕۆیشتۆ بۆ ئەم بناری ئەم کەژە ڕۆیشتون چەندێها لێ چەند هەفتەیە لێ ماونەت و هاتوونە ئێرە و دووبارە دوای ئەوەش لە سەردەمی ڕژێمی بەعسا لە ساڵی 1970 ڕاگوێز کراوێنتە ئۆردوگای زۆرە ملیەکانی نەسر لەوێ نیشتەجێ بوون دەست و چاو خۆش بێ زۆر سوپاس حاجی السلام علیکم بەلای جەنابەت قەرمانگیان تۆ قسەمان بۆ بکەی باز لە الحەمدلله ئاوەدانی و بەرەکەتی ئەم شوێنە لەوەی کە بە چەندی زەوی کشت و کاڵی دەورە دراوە و وەک کە حاجیش باسی کرد چەند لەوانەیە ئاوڕێ هەبێت ئەمە تا چەند کاریگەری بۆ لە ناوچەکە بۆی کە ئاوەدان بێ بە کشت و کاڵ و بە زراعەت و کێشێکی بە خێراتندانەکەم یاخوا بەخێر بێن سەر چاو بۆ بەسەرکردنەوە یاخوا بەخێر بێن وەڵا سپاس بۆ خواگیان وەکو بەرژەوەندی لە پرسیارەکە یعنی لە ئەرز و ئاو و مڵک و لادێ و ئەمانەوە ئیتر ئێمە ئەرکی لادێ و کشت و کاڵ لەسەر فەلاعەت و لەسەر زەراعەتە زەراعەتمانەسە کەمە هی هاوی نەبێژی ئاومان کەم بۆ تۆ بەس گەنم و جۆ و دانەوێڵەوە ئەمانەمان هەیە هاوینانێکی لەخوا بەزیایە و ئیتر نۆکە و چیە شتەکان بەرەمەکان چێت گەنمە باشە جۆیە نۆکەکەین گوڵە بە ڕۆژە کەم بۆ تۆسە نایکەنەوە ساخ ئەمان کرد بەسەر نییە نایکەین ئەچەم سەردەمە بەڵێ سەبارەت بە ئاژەڵداری چی ئاژەڵداری حیوانداریەکەین لێرە وڵاغداریەکەین وڵاقمانەیە بەس زۆرەمان لێرە وڵاقمانە ڕەشە وڵاقمان هەیە ڕەشە وڵاقی لێ حیوانمان هەیە ئاوەدانە بۆ ئەوەش سواز بۆ خواگیان بۆ حیوانداری وڵاغداری لەخوا بە زیاوێ عیبی نییە زووسان لە مانی دۆ تێت ئەو دووسێ مانگە کاوژۆ ئالی کە درێت لە ماڵە عیبنەوێ بەس بۆ بەهار و هاوینەکەی لەخوا بە زیادە شودەرمان هەیە بە دەمی خۆی ئەلەوەڕێت سواز بۆ خواگیان باشە لەخوا بە زیاوێ و بەستر بۆ سەرەتا ئاژەڵداری تۆزێ زووسان تۆزی ئەرک و ئازابی زۆرە بۆ زووسان هەیەی بەس لە هاوین و بەهارەکەی لەخوا بە زیای بەدەمی خۆی لەوەڕێ و هیچ ئازابێکی نیە ئەوە نییە کە شوانی بیە و شوان بیوا بێرێتیوە بوونی ئەم ساڵباران حەمدا باش بوو بە چاو لە ساڵانی سوپاس بۆ خواگیان ئەم مانگە نوێ لە ئەم تۆزە نوێ
عیبینەوە لە خوای گەورە بەزیایە و پشت بەخواییان ئینشەڵا ئەبارێ و هەتا ئێستا کێشەی بارانمان نەبووە ئیمساڵ و ئاو چیش زاری لای ئێمە سوپاس بۆ خواگیان تەقی ئەم چواردەوەرەمان کانیاغا و کانی و کانیا و ئەمانە ئەم چەماوانی ئاوی هەیە لەخوا بەزیاوێ هیچ کێشەیەکمان نەبووە تا ئێستاێ لەخوا بەزیاوە سپاس بۆ خوا ئینشەڵا ئەوارێ پشت بەخواییان لەخوا بەزیاوێ بەو پێکە خەڵکیم ناوچەی خەریکی کشتتوکاڵ و زراعەتن حکوومەت وەزارەتی کشتتوکاڵ هاوکارە بۆی کە کوالیتی گەنمەکە باشتر بێت ئەو شتانی کە پێویستن بۆ زراعەت بۆتان جێبەجێ بکرێ ئەم زروفە سەردەمی ئایان برد بۆ سایلۆ تەسمیمانەکە بەستە قورسیان کردە لەسەر خەڵک کوتەکەیە گرانە بۆ نمرەکە فەلاعەکە بیوا بیفرۆشێت تام تەسمیلی کات لە ڕووی ئەم سەماد و دەرمانەکە هەمووی گرانە سایلۆیش کاتێ لێ وەرەگرێت ڕستی دەرک فەلاعەوچ ڕسیدێکی بۆ بسێنێت قورسەکەوێت لەسەری ئەینا سوپاس بۆ خواگیان ڕێژەکەی لە لای ئێمە باشە بەشی خۆی ڕێژەی هەیە سوپاس بۆ ئەڵاگیان کەم و کوڕی نییە لە فەلاعەت و ئیمڕۆ خەڵک چونکە سەمادەکە و ئەمانەیەەکە کێشەی نییە بەس سوپاس بۆ خوا حەمد و سەرا عیبی نیە تا ئێستا لای ئێمە عیبینەوە بەس ئەوە نەیە حکومەت وەزی قورسی کردووە خۆ بۆنەی ئەپسۆم پسوڵی جوتیارانۆمانەوە ئەوەی کە ناوی نەوێت فەلاعی کۆن نەوێت ناوی نییە بێژووی کێشەی دروست کردو گەنم تەسمیلکە ئێستا بەیانی ناتوانم گەنم تەسمیلکەم ئەبێ کەسێک بێت کە کەسێک فەلاعەت ئێمە لای ئێمە 33 دۆلم بەناوەی کاتی خۆی هەر فەلاعی 33 دۆلمی بەناوەیە ئەو فەلاعات توانێت بۆ نمونەی سێمە لە ماڵا 4-5 نەفەرین هەر ماڵی باوکم توان تەسمیلیکەن من فەلاعەتەکەم براکان مەیکا کەسێکین یەک ناومان هەیە بۆ نمونە لە زەراعە ئەیتە هەر تۆزی قورسیان دێ لەسەر خەڵک ئەی ناسپاس بۆ خواگیان لە ڕووی فەلاعەت و هاوینان گەنم و جۆ ئەمانەکە سەمادیکەی لای ئێمە باشە الحمد و سەنا بۆ خوا عیبی لەخوا بەزیاوێت یاخوا بەخێر بن سەر چاو دەست خۆشتان لێ سەر ئەو چاو مامۆستا گیان بێمە لای بەڕێزت مامۆساری مامۆسای لەم گوندە پێم خۆشە باز لە کەرتی پەروەردە و قوتابیان و خوێندنگەوانم بۆ بکەی لەم گوندە چۆن نەچێ بەڕێوە باشە بەنای خوای گەورەی میێرەبان جێ خۆیەتی سوپاسی کەناڵی پەیام و ڕێکخراوی بەخشین و بۆ تایبەتی تریش بەرنامەکەی بەڕێزە کە بەرنامەی دێخوانە بکەین لێرەوە کە گوندەکەی وەستەرکردینەوە قوتابخانەکەش لەم نێوەندەیە قوتابخانەی زێڕەش سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارە زوورە ساڵی 2001 دامەزراوە لە ئێستاە 85 قوتابیمان هەیە قوتابی دیەکانی دەوروبەر و تقریبان ئەم نۆ گوندەی دەوروبەرێتەوە بۆ لای ئێمە سوپاس بخوا الحەمدوللا بوونی ستافێکی ڕێکوپێک لە مامۆسایان وای کردووە کە هەم قوتابخانەکەمان بەرەو پێشەوە بچێ و هەمیش قوتابیەکانمان لە ئاستێکی بەرزابن کە الحەمدوللا سوپاس بەخوا ساڵانە نسبەی نەجاحمان لە ئیمتحانی نیشتیمانیە لە زۆرێک لەو تاقیکردنەوە نمونەیانەی کە یەکرێت سوپاس بخوا قوتابیەکانمان ئاستێکی زۆر باشیان هەیە الحەمدوللا و قوتابخانەکەی ئێمە لە 1 بۆ 9 جگە لە قوتابخانەی زێڕەشی بنەڵەتی ئامادەی بناریشی تایە باشە یاین تا پۆلی 12 الحەمدوللا لە 1ەوە تا 12 قوتابیان لێرە بەرداویم بە خوێندنەکانیان دەن و الحەمدوللا زۆر باش مامۆساری وەکو ئاماژەت پێکە نسبەی نەجار زۆر باشە ساڵانە پۆلی 12کان کە نمرەکان دێنەوە بەشێکی زۆر ئەم گونشینانە قوتابیەکان نمرێکی باش بەدەستێن هۆکار بۆ چیە گەڕێتەوە لە ڕاستیە ژینگەی گوندەکان پاکی ئاو هەوا و دوور لە ژاوەژاو ئەوانە وای کردووە کە ساڵانە نمرێ زۆر باش بێت ئێمە لە دەیەکەمەکەی شارە زوورە یانی قوتابیمان هەبووە ساڵان لە ئامادەیەکە الحەمدوللا بە هەمان شێوە لە یەکەمەکانی شارە زوورە ناومان هەبوو بۆیە ئەو تەلەبانەی کە لە گوندەکانە هەیە بەڕای من ئاست و توانیان زۆر باشترە بگرە ئەگەر کەمتر نەبێت لەوانەی ناوشار باشترێکە الحەمدوللا سواز بخۆ خۆش بێخۆ ئێمە لای کاک حاجی محەممەد حاجی پێم لای جەنابەت پێم خۆشە جەنابەت باسی کشتتوکاڵ و زراعەتی جارانە بۆ بکەی لەگەڵ ئێستا مەینێتەکان جاران زۆرتر بوو ئێستا باشترە و لەگەڵ یا کوالیتی ئەو زراعەتی هەبوو ئێستا زۆرێ لە فەلاحەکان باسەکەن گەنم و جۆ و ئەو شتانی کە بوو جاران زۆر بە پیتر بوو باشتر بوو کوالیتی لەگەڵ ئێستا ئەمە بۆ چیە گەڕێتەوە قوربانی سەرم ئیسە بۆ ئەوە حسابی ئیسە و زوو فەرقی زۆرە زوو بە جووتە کرا بەگا بە هێسر حقیقت لەوانەیە کورە بەخوار ڕێژەنیشی زۆرتر نە و بەس خەڵگە قەناعەتی بوو ئیسە تۆزێ قەناعەت کەمە ئەینا ئیسە ئیسراحەتە و کاتە خەڵک هەرکەسێ 2 هۆرگەنمی پیا کردایە 4 هۆڕی بووایە ئیرادی ئەو خوان بەش مەسرەفی ئەو ساڵەیە کرد ئیسە 2 تەنسیەتەن ئێڵێتەوە بەخوا بەشم ناکە
ئەگەر 20 تەنیشمان بوێ 30مان بوێ خوا برشتەکەی وە دڵ نییە ئیزە قەناعەت نییە ئەینا ئیسە خوا سفرێکی داخستووە بەخوا شکرانەی خوای کەمە بە شکرانەی خوای کەمە ئەو کاتە بە ڕەنجی شان و مانوبوونی خۆی و ماڵ و مناڵەکەی ڕزق پەیامە بوو ئیسا کاکە هیلاک ناوی و مەکینەی کەی دووە دەڕاستەی دووری تو کاگەیشی هەباژات هە لە دوای دەڕاستگۆ بۆتە کاتە عربانەکە بووی تر ماڵ هەڵگرێت ئەمە کار ئاسانیە ئەمە ئیسراحەتە ئەمە پاک و تەمیزیە وەرە ئەو کاتە وەداسە دووریاوە و ژنی فەقیر بێ لە دواوە کۆڵ ئەوی ئەوەژنەکەی وەخیرت وایە یا مناڵی وردینەوەی بێ لە دوا مەردی خوا من بیانی درەوەکەم و تۆی تاقەوارە بێ وە کۆڵبی کێشە ئێمە دایکم وە ڕۆژوو بۆ کێشەی گەنمی کردووە هێوەرێکی وە دوو گورێسی جەی و عزیزی ناو خوا لێ خۆش بێ هێوەرەکەی وە گەرماش ئەرە بەخوا هاوین وە کە درەوە بکرێ ئەمە گەرم نییە وەڵا ڕاست یا مامە عزیز ئەی و مامەمان و برای باوکم و ئەی و میناگەردنمە ئازاکە مردی خوا تۆ زۆر هیلاک بووی هان تۆ سەیر ئەم خیرەتە سەیر ئەم توانە سەر ئەم هیلاکیە ئەی باوە نەنگەڕێمەوە جارڕەکە هەتاکی من کۆڵێکەوەم تۆ کۆلێتر بۆ حازرکە بەخوای وە ڕۆژی شووە ماشەڵڵا ئەی بەخوا وە ڕۆژوە نێشکانە جاوی گەردنمان ئازاکە تۆ زۆر هیلاک بووی بەزینی ئیسا حەمد بۆخوا مامۆساگیان قەناعەت نییە حەمد بۆخوا پاک و تەمیزی ڕەحەتی ژیانی هەیە ئیدارە هەیە ماڵی هەیە حاڵی هەیە هەموو شتێکی هەیە بەس قەناعەت کەمە وەڵا ڕاستە قەناعەت کەمە پاک و تەمیزیە و عانە خۆرا ئاویش نەو خۆی شوێرێ و باشی هەر توێ بچوای بۆ چەمەیتر پەنا بەخوا چەمێک گۆمی ئاوێک دەستکەوتات دووشت ئەو گوناوە ئۆ خەیگیان میسراحەتی وەڵا ڕاستە تا حاجی جارانی ژەر نەخۆشی و کۆمەڵەشت هەر کەم بوو وەکو ئێستا نەبوو ینی بەشێکی تەمەندرێژی کەسانی بە تەمەن وەکو جەنابی شەڵار تەمەندرێژەبی دەکانە ماوە ئەمە بۆ چیە گەڕێتەوە ینی حکمەتی تەمەندرێژیان حکمەتی وایان بۆ چیە گەڕێتەوە کە تەندروستیان الحەمدا باشە وەڵڵی یەکەمیان هەمووی عایدی خوایە دووهمیان شتەکە تەبیعی و ئەخوریا و کاتە ڕاست تەبیعی بوو هەمووی تەبیعی و نانتۆ و برنجتۆ و ساوەرتۆ و دوێنەتۆ و بامێ و تەماتەتۆ ئەکریا تەبیعی و ئیسە هیچی تەبیعی نییە هەتا ئیسە گەنمەکەشمان تەبیعی نییە ئێمە خۆمان گەنمەکەین کاکە ئەمە دەرمانی بشاری لێدەی دەرمانی لەم لاکەوە گەشەی لێدەی لەو لاکۆکە گوڵەکە سونوکی سەڵە پیا بێ دەرمانێکی سونوکی سەڵی لێدەی ئەژەژی نەزانێ هەموو نەخۆشێکی بڵاو بوت پایکاکەشی نەم دار و دەرمان و بەزمەی اینجارە ئاشی شپاکیەکە هەزارها مامۆسای بەڕێزی وەکو ئەمە پیاوە بەڕێزای لە خزمەتیە شەنەها گوێمان لێوە بۆ ئەڵێ کاکە داوا لەو کەیوان و بەڕێزانە ئەەکەین لەو خانمان نەکەین ئاردەکە نەبێژن و با مادەی سۆسی تیاوێ ئێژە بەخوا ڕای نییە گەنمەکە توێ بچی فەردیە سفرم بۆ بێری ئینا ناکرێتە نان وڵی تەنیا هۆکەی ئەوەیە یەکەم تەمەەن خوا دێری حتممان بەخوا هین خواردنەکە وڵا ڕاست هین خواردنەکە بەخوامە زەلامان بوو بە وڵاو بیلایی لاشەی چەندێک بۆ نیوەکی چەمیا تۆ چۆ بارەداری ئاوردو ئیزە من خۆم ئەوەر زۆر پێویستی نوێ بازی ڕۆژگاڵ و کێرومە دەستمەتیم کاکە خۆم بێژی ئەو پێژین بێژم لەولاوە کەمیش نییە هەم بۆخوا ئەمە سەردارە نازامانە 63 ساڵ تەمەنی بوو ئیزە من کاکە 5-6 ساڵ خزمەکاری پیاڵاوەکانی عرزەکەیشەکە ئەو پێی پیانەوە 5-6 ساڵ لەو گەورەترە ئەژێژمەخوا کوڕە بەخوا بەرا لەزەتی نییە و بەخوا دنیا و عمل نایە و بەخوا زروفە و کوڕ ئەمە کەی ڕۆژەوە ئەمە خەڵکەکە گۆڕیا خۆ ڕۆژەکە نەگۆڕیاوە ئیمڕۆ جومعەوە بدە پێنجشەمە ناوەڵات جومعەی بەت خەڵکەکە گۆڕاوە خەڵکە قەناعەتی نییە خەڵکەکە هەرچیمان هەیە هەر خۆمان و ماڵوێرانە زانین هەر خۆمان و دواکەوتووە زانین ئیجارە کاکە کوردیش خوا زۆر خۆشی گەرەکە من خۆم دڵی خۆم ێژم کورد خوا خۆشی گەرەکە خوا زۆر تاوانکاری لە کۆڵ کورد کردێتەوە خوا زیاتر حرمەت و ڕێزیان بداتی کاکە ئەمە یەکگرتووە ئەمە کۆمەڵە ئەمە یاروانی ترە ئەم لاولایە چەنەها لایەنی تریش پیا بووە حەول ئەدات و خەڵک وەقسەیەکا و تەکلیفەکە و یارمەتی گەێنێتە فەقیر و هەتی و بێوەژن و محتاج و نەخۆش و بە قورئان نەخۆش خێرۆمەنی واوەڕیوە هەر هیچی ژیانی نەبردە وەڵا ڕاستەی دەست و چاوە خۆش بێ وەڵا پێم خۆشە بە زۆر بە کوردی کەمێکیش باز لە خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتیەکان جاران و ئێستاشم بۆ بکەی چۆن بوو جانان تەمەنێکە بێ چۆنی بوو چۆن لە دەوریە کاکۆ بوونەوە شەوان وەڵڵا خوا قەزا و خالە ماڵەکەم ئیسا حسابی کوار و کۆمەڵ و هاتوو چۆ ئەلاقە و دۆسایەتی لە سا 6 ڕۆیە چلیشی نەماوە لەوانی هاجۆ بۆ 25 جوونەوە ئەو نەکەمی کردن ئەو عانە چەنەها جار بووە من نەو هەردی وەخانێ هەر میوانێ هەر قەومێکمان ئێمە لەم دیا میوانێکی هاتووێ مامەیەکی ئامۆزایەکی قەومێکی لە دووڵ هاتووە لە دیەکی ترۆ شەو 15 کەسە چوو بۆ لای دەمەتەقەیە کرد هەتا وەختی خەوتن دانیشتن و دەمەتەقە و ئەگەر ئێمە پیاوێکمان بوو خوا لێی خۆش بێ یاخوا چرایەکی هێوردن دەستەوە هات و ئەبوردی ژای بۆ ماڵی هەتا 12 دانیشای کورد دانیشە بەخوای با چایەتر بخۆی قەومایەتی وە قووەت و دۆسایەتی وە قووەت و
کەڵکی حسابی هاوماڵی ئێمە چەند جار ئێمە خۆمانمان لە فکرمانتیە و ئەوە کا حەسەنیش ئەوی تۆزیە تەمەنی لە من مناڵترە ئەو خوارترە ماڵێ بیوتایە ئەچم بارەکەم بۆزە لە ڕەش ڕێزی تایبەتی مێ بۆم شوێنەکە چەند گوێرێژی تیاوە وە گورێسیوە وەزەرامەکەی و ڕۆینە شوێن ئەم ماڵا کوڕە خۆ ماڵی داماوی چی بوو بەخوا دووسێ لێفەوە بڕێ حەسیر و مەسیری بوو پیانەجاوە هاتەنا گڵیان بۆ هاور داریان بۆ هاور یارمەتیانەدا خۆڵەبانیانە کرد بۆی خانوێکە ئیتر کابرا پارەی نەدا و حەقیە خەڵکە هاوکاری زۆر و دۆسایەتی زۆر و قەومایەتی زۆر و ئیسا بەخوا ئەگەر من با خۆم بێژم بەیانی من بمرم وە ڕووگیری مەر بێژن هاوماڵەکان کەسی نێر باوکە ڕۆجا بە حەقی قورئان ئیشی دنیام هەیە و بێژن حاجی محەممەد عەمری خۆی کرد ڕووگیر نیوەمان ڕووگیرەوی نەچی کەس کاڵەوە بووە ئیرادی خوا کاڵ بوو وەڵا ڕاستەکەی یاخوا بەخێر بێن سەر چاو سەر سەرمان ئیم شەو فەریعیەکتان داوە دیەکە دیەکەتان ئاوایان کردو بەرز کرد ئەوە نەیترە ئێمە بەلایانی دنیاوە ئێمەتان بەرز کرد و لایانی خواشۆ تەنیان بۆ خواچەنی پێخۆشە یاخواراوە جەم بن و پێکەوە دابنیشت یاخوا نمونەتان زۆروێ یاخوا نموتان زۆرە و لە دەردوڵا بە دوورن و یاخوا هەر ئامادەون بۆ هاوکاری خۆ خەڵک زۆر هاوکاری ئەم هاوکاری ئەمان ئەیکەن و ئێوە ئەیکەن بەخوا و هەموو کەسێک ناکەین و هەموو کەسێ ناکەین خۆتان و مەسرف و قەی ناکاکە با بێژین هاوکاریەکە هین بسوڵمانە ئەیوە منی بۆ نادەن ئەوەر بزانن ئەیگەێنم ئەوە یەکێتری بۆ نادەن بەخوایتر ئەمە چی خوا دڵی وانێک ڕێمە ترسەبی دە مامۆستا مەحسین خێرەکە دەگەێنی ناڵە فوتی ئەیدەی دەسەلامی باوکە ڕۆچ نەکبەتێکە کەی دۆزیێت و ئەمە یا ڕەبی بەخێر بێن سەر چاومان مەمنونتانین عەزیێتان کێشا یاخوا نمونەتان زۆرێ بۆ خاترین دەسات و گەورەی خۆی یا ڕەبی خوا سەربەرزی دنیا و قیامەتان کە خوا جەزای و خێرتان بوات زۆر مەمنونتانین قوربانی تۆم سەلامت بیاخوا کاک نەوزاکیان جەنابەت پێ خۆش بوو کەمێک قسە بکەی سەبارەت بە گوندەگەری وەڵا من لەم مایکێ بەڕێستان و داواکەم لە حکومەتی خۆجێیی ئەم جادەمان ئێمە ئەم جادەکەمان زۆر خراپبووە جادە زەڕان جادەی زەڕان پەیوەندی هەیە بە قەرەداخ و بە دەربەنی خانیشەوە جادەکەمان زۆر خراپ بووە گەشتارێکی زۆری بە بۆنەی ئەوە یەک دوو جاتنێلی دەربەنی خان دووسێ گۆڕانکاریتیا کرا ئەم جادەی ئێمە بووە مزەحی بۆ ئەوە ئەم جادە ئێمە بە بۆنەی ئەو گۆڕانکاری دەربەنی خانەوە جادەکەی ئێمە هەمووی تووشی تێکچوون بووە داواکەین لە حکومەت داواکەین لە وەزارەتی ئاوادانکردنەوە چارەسەرێکی سەرەتاییمان بۆ بکە هەتا ئەم پرۆژێ قیتاوکردنی دەربەنی خان زەڕایەنە جێبەجێ بێ ئێمە لە کەناڵەکەی بەڕێستان ئەو داواکاریمان یاخوا دەست خۆش بێ ئینشاڵڵا جێبەجێ بێت و ڕێگەوبانێکی باشە بێت دەست چاو خۆش بێت قوربانم ئەزیەتان کێشا بەڵێ ئازان و خۆشەویستانم بەم شێوازە هاتینە کۆتایی بەرنامەی دێخوان لەگەڵم خزمە ئازیزانە کۆمەڵی قسە و باس و گفتوگۆمان کرد لەگەڵیاندا بەرنامەی دێخوان بە سپۆنسەری دەستگای خێرخوازی بەخشین بوو ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە لە گوندە ئازیزەکانی کوردستان لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویست کە بینەری بەرنامەکەمان بوون لەگەڵماندا بوون ئەمە کۆتا ئەڵلقەی بەرنامەی دێخوان بێ پشتیوان بە خوای گەورە هەوڵ دەدەین ساڵی ئایندەش خوای گەورە تەمەنمان پێ بەخشێت بەردەوام بین لەم بەرنامە جوانەوە چەند گوندێکی دیکەی ئەم کوردستانە بەسەر بکەینەوە و ئاوا لەم مەجلیسەدا کۆمەڵی قسەی شیرین کۆمەڵی گفتوگۆی شیرین لەگەڵ گونشینانی ئازیز ئەنجام دەین ئێمە تا ساڵێکی دیکە بەخواتان دەستپێرین دەخوات گەورە دەپاڕینەوە کە هەموو لایەکتان تەندروست باش بکات تا ئاوت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بکە ئینشاڵڵا خواتان لەگەڵ بێت.